هەر چەکدارێکی حەشدی شعبی بکوژرێت دەبێت پارچەیەک زەوی بدرێت بە کەسوکارەکەی. ئەمە بڕیارێکی وەزارەتی شارەوانی و ئاوەدانکردنەوەی عێراقە کە بۆ سەرجەم شارەوانی و پارێزگاکانی عێراق بە شاری کەرکووکیشەوە نێردراوە. لە بڕیارەکەدا هاتووە دەبێت تەنها لە ماوەی 15 ڕۆژدا زەویەکە بدرێت بە کەسوکاری کوژراوەکانی حەشدی شعبی و هیچ ئاماژەیەک بە ناوی هێزەکانی پێشمەرگە یاخود سوپای عێراقی نەکراوە. سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووکیش ئاماژەی بەوەدا ئەوان حەشدی شعبیان نییە و پابەندیش نابن بەو بڕیارەوە. حەشدی شعبی نییە جا طبیعی بۆ خۆی بۆ پارێزگەکانی تر سەرفیەکە ئەوە قەیچەکە یعنی هیچ کەشی تێ نییە. ئێمە لەبەری حەشدی شعبیمان نییە نەوەکو جێبەجێ ناکەین نیمانە شتێکمان نێ حەشدی شعبی. بەپی زانیاریەکانی NRT لەلایەن شارەوانی کەرکووک هیچ پارچە زەویەک دابەش نەکراوە، بەڵام ئەندامێکیشی عەمەزەبی کوتلەی تورکمانی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئاماژە بەوە دەکات کە ئەوان هەوڵ دەدەن زەوی بۆ کەسوکاری کوژراوانی حەشدی شعبی دابین بکەن. ئێمە کێشەی زەویمان هەیە، چەند جارێکیش هەوڵی چارەسەرکردنیمان داوە، بەڵام لە ڕێگەی چەند لیژنەیەکەوە هەوڵ ئەدەین کە زەوی دابین بکەین بۆ شەهیدانی حەشدی شعبی. مانگێک لەمەوبەر وەزارەتی نەوتی عێراق بڕیارێکی بۆ چەند فەرمانگەیەکی نەوتی کەرکووک نارد کە دەبێت فەرمانبەران کۆمەکی هێزەکانی حەشدی شعبی بکەن، بەڵام نەفەرمانگەکان نەبەرپرسانی کەرکووک پابەند نەبوون بە بڕیارەکەوە. بەرزان مەلامین NRT کەرکووک.